بودجە تێپەڕێنرا، هەناردەی نەوتی هەرێم دەست پێ دەکاتەوە. دەرگا گەورەکە بەڕووی چارەسەری کێشەداراییەکانی هەرێم داکرایەوە. دوای چەند جارێک دواخستن، پەرلەمانی عێراق یاسای بودجەی پەسەند کرد. پەسەندکردنی یاسای بودجە تایبەت بوو بە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم کە لە مادەی 12 یاسای بودجەدا جێگیر کرابوو. بەمە شتێکی هەر بەرمیلێک نەوتی هەرێم بڕی 16 دۆلاری بۆ تەرخان کراوە. بڕیاریشە هەرێم دەست بکات بە ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمای عێراقی و دەبێت ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەست بکات. ئەو کات دەبێت داهاتی نەوتی هەرێم بچێتەوە بانکی ناوەندی عێراق و ببێتە بەشێک لە بودجەی عێراق. بەمەش مانگانە داهاتی عێراق ملیارێک دۆلار زیاد دەکات. بەم پێش بێ دەرگایەکی گەورە بەڕووی چارەسەری کێشەداراییەکانی هەرێم و بەغداد داکراوەتەوە. لالایەکی ترەوە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پەسەندکردنی بودجە هەنگاوێکی گرنگە و چارەسەری کێشەکانی هەرێم و بەغداش دەکات. ئامانج ڕەحیمی سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش ڕایگەیاند لەمە دووە دەست دەکرێت بە ڕادەستکردنی نەوت بە سۆمە و لەو ڕێگایەوە نەوتی هەرێم دەفرۆشرێت. بڕیاریشە لە داهاتی نەوت پارەی کۆمپانیا نەوتیەکان خەرج بکرێت. پێش پەسەندکردنی بودجە بەشێکی لە نەشیعەکان گرفتیان بۆ تێپەڕاندنی دروست کرد. بە تایبەت بۆ پرسی موچە، بەڵام دوای ڕێکەوتنی سوودانی و سەرۆکی فراکسیۆنەکان ئاسانکاری کراو، دەنگ بە یاساکە درا. ئێستاش ئەوەی ماوەتەوە دەستکردنەوەیە بە هەناردەی نەوتی هەرێم.